زۆر بەداخەوە ئەتوانم بڵێم یادەوەریە زۆر کاریگەریەکان ئەو یادەوەریانن کە من و سۆلافی بەیەکەوە بەستەویش کانسەر بوو و بەردەوام کۆنتاکتمان هەبوو، بەردەوام یەکتریمان ئاراما کردەوە، بەردەوام قسەمان بەیەکەوە کرد. ئەین هەتا ئەو لە ئەمریکا بوو شەوانە ڤۆیسمان بۆ یەکتری ئەنارد. هەستم ئەکرد ئارامی ئێمە. چونکە پرسیاری لێ ئەکردم مەسە ئازار شکێنەکانی لێ ئەپرسیم، پرسیاری هیوای لێ ئەکردم من بە هەمان شێوە ئەموو لەوێ چیت پێ ئەڵێن چی ئەخۆی، ینی بەردەوام زۆر کۆنتاکتمان هەبوو، بەڵام بەداخەوە بەس بە ڤۆیس و بە تەلەفۆن و کۆتا جاریش کە قسەمان کرد ئەو ڕۆژێک کە کۆچی دوایی کرد من سەعات 12 قسەم لەگەڵ کرد، وتم ئەمێ بێم بۆ هیوا ڕێی پێنەیەم، وتم من هەریەم ئەگەر ڕێم پێ بیت و پێم نەیت من ئەمێ بێم هێزێکت بەمێ، بەڵام بەداخەوە هەتا خۆم ئامادە کرد کۆچی دوایی کرد زۆر بەداخەوە توانم بڵێم ئەو یادەوەریانە قەت لە یادم ناچێت زۆر بەیەکیەوە ئەبەستینەوە. بە تایبەتی هونەرمەندان خۆیان کە پشگیری یەکتری بکەن بە زیندووکوژی مردووپەرست نەبین لە ڕاستیە. ئێمە پێویستمان بە یەکتری هەیە، پێویستمان بە پشگیری یەکتری هەیە، پێویستمان بەوە هەیە کە هەمومان دەست لە ناو دەست بین بە تەنها لە خۆشیەکانی یەکتریە بەشدار نەبین بەڕاستی. من ئەوەی کە بینیم لێرە کەمترین هونەرمەندم بینی زۆر بەداخەوە کە ئەمە یەکێکە لە شتە زۆر ناخۆشەکان. سۆلاڤ یەکێک بوو لە هاوڕێ جوانەکانی من، یەکێک بوو لەو کەسانەی کە من و ئەو یەکجار بەرکەوتنمانە بوو لە درامای بەختەباران، بەڵام یادگاری زۆر جوانمانە بوو بەیەکەوە. هیچ کاتێک ئەو یادگاریانم لەبیر ناچێتەوە. ئێسش کە کاتێک وێنەکانی خۆمان و ڤیدۆکانە بینم بەڕاستی زۆر ئازارمەیەت، بە جۆرێ ئازارمەیە کە هیچ کاتێ باوەڕ ناکەم کە سۆلاڤ مردبێ.